هونەرمەند کاروان حەمید حەلاق بە گۆرانێکی مامۆستا عەلی مەردان بەشداری لە فێستیڤالێکی میوزیکیدا دەکات لە وڵاتی هۆڵەندا. کاروان حەمید حەلاق ئەم کارە هونەریەی لەگەڵ گروپی ئۆرکسترای کەچن کلتور ئۆرکسترادا ئەنجام داوە. فێستیڤالەکە با بەشداری چەندین گروپی میوزیکی لە چەندین وڵاتی جیهانەوە بەڕێوە چوو. ئەم کارەی هونەرمەند کاروان حەمید حەلاق لە هۆڵی تیڤۆلی فریدنبێرگ لە شاری بیوتریختی هۆڵەندا پێشکەش کرا کە یەکێکە لە بەناوبانگترین هۆڵەکانی هۆڵەندا.